وەرەبرێ لە وڵاتەیە تا نەبێ بەعسم تا نەکەویتە قەرەباڵغی جادۆبان و بەزمی ناونووسینی لای سکرتێر خوا دکتۆرە بین. ئەلو کاکە سەلام عەلەیک. باشی برام؟ عەلەیکم سەلام ڕیڤانگیان، تۆ چۆنی براکەم باشیت؟ ئەرە کاکە دیار نەبوویت ئەوە سەعات دێ نای بچین بۆ ئیشە ناشە لە خەواڵ نەسابی نەوەڵا خەویی ڕیڤانگیان ئەو ناوسکم ئازاریا بۆ هاتوون بۆ تاوەری تەندروستی سمات. ئێرە کلینیکی بەیانیان هەیە دکتۆری باڵتنی دانشێ هاتوون بۆ ئێرە دکتۆر بینیومێ پشکنینیشم کردو و ئێستا هاتوون دەرمانەکان وەرگرم. ئینشاڵڵا فرای ئیشەکەی خۆشمانەکە و مێسا دێمەوە. گۆرە بە خاتری خوا دکتۆری چی و عیادەی چی بم بەیانێ زۆر کاکە بێوەڕێەوە با بڕێن بەلای ئیشەکەمان نەزانین لەکەوە چاوەڕێیتەوە. وەرە بەخوا بەجددیمە لە کلینیکی بەیانیانم لە تاوەری تەندروستی سمارت هاتوون دکتۆر بمبینێ. وەرە برا لە وڵاتەیە تا نەبێ بەعسم تا نەکەویتە قەرەباڵغی جادۆبان و بەزمی ناونووسینی لای سکرتێر خوا دکتۆرە بینێ. ئێوە وەکو ڕیڤانی هاوڕێ من مەبن و ئەزانێت دکتۆر بەس لە عەسرانە دانشێ بەڵام لە کلینیکی بەیانیان لە تاوەری تەندروستی سمارت پزیشکی پسپۆڕەکانی ژنان و مناڵبوون مناڵان ئێسک و شکاوی قورگ و لووت و گوێ هەروەها هەناوی و گورچیلە و میز و میزەڕۆ لە نوێی بەیانیەوە دانشێ بۆیە بەیانیان وەرن ئەسرەکەشت بۆ مێنێتەوە بڕۆ بۆ پیاسە و گەڕان. ئەلو ڕیڤانگیان دەرمانەکان وەرەگرم و ئەوە دێمەوە فرای ئیشەکە شەکەوین. سمارت وەرچەرخانە